خۆی غازی کیمیایی زۆر غازێکی پیس و کوشندەیە و هەم دژی مرۆڤ بە دەرەجەیەک و بە دەرەجەی دووش ژینگە و کارکتەرەکانی ژینگەیە ئەکید بەکارهێنانچە کیمیاوی زەرەر و زیانی زۆرە بۆ خاک و نیشتیمانی کوردستان کە لایەن دەوڵەتانی داگیرکارەوە بەکاردێ دایان قوربانی و سەدان قوربانی لێکەوتۆتەوە و دواتریش ئەگوێزرێتەوە بۆ ڕەگەزەکانی خاک لە نێوێنە ئاو سروشت و دار و دواتریش بۆ ئاوی ژێرزەوی ئەکید تۆ ئەبێ ئێمە چ لە ئاستی ناوخۆی و لە چه ئاستی دەرەوەش مووقفمان بێ ئەوە دەستەوەستان ڕانەوەستین بۆ ئەوەی ڕێگە بدەینە دوژمنانی گەلی کورد و خاکی کوردستان بۆ بەکارهێنان و تێکدانی ژینگە و سروشتی کوردستان بێ هەڵوێستی مەدەنیانە بەکاربێرین و راپۆرتی خۆمان لە ئاستی داتا و بەیسەکان بدەینە وڵاتانی نێودەڵەتی و مافی مرۆڤ و ژینگە پارێزی جیهان. بەڵێ هەرچەندە چەکێکی قەدەغراوە بەڵام خۆتەرزانین کە ئەمە کارەسەتێکی مرۆی سروشتی ڕۆدا لە ئەو شوێنانی کە حکوومەتی داگیرکەری تورکیا ئەم چەکە بەکارێنێ هۆکارەکەی وێرانبوونی ژینگەیە هەم مرۆڤ لە ناوەدا هەم درەخت هەم خاک دووبارە ئەو سەوزای ڕووناداتۆ لەگەڵەوەشە ئەو شوێنە ئاوادان نابێتەوە کە ئەو چەکە کیبای بەکارێن بەڵام قەدەغراوەکەی لەوەیە کە نێودەوڵەتی قەدەغراوە بەس دەوڵەتێکی ئاوە بەکارێنێ ئەبێ نێڵی بەکاری بێنێ بەرەوەی ڕووداوی سروشتم کارەسەتی مرۆی دروستە بێ ئەمە سکاڵا لە ئەو دادگای نێودەوڵەتانە بکرێت کە لە وەکو ئەوەی لاهای بۆی دەوڵەتی تورکیا ڕەتەژە فشارێکە ئەو چەکە بەکار نێنێ